بەڵێ بەغدا و واشنگتن لە سەرەتای کانونی دووهەمەوە دەستیان بە گفتوگۆکردن کردووە سەبارەت بە کشانەوەی هێزەکانی هاوپەیمانان. جا سەبارەت بە قسەکانی سوودانی وە کشانەوەی هێزەکانی هاوپەیمانان لە عێراق دەمانێت گفتوگۆی زیاتر بکەین لەگەڵ میوانمان دکتۆر ئازاد دۆسکی شارەزای یاسایی و سیاسی کە لەگەڵمانە. ئەم کاتتان باش دکتۆر. پێش هەموو شتێک لە وتەکانی سەرۆکوەزیرانی عێراق ئاماژە بۆ دەکات کە دوای کۆتایی هێنان بە ئەرکی هاوپەیمانان یا داواکەی ئەتوانی بڵێن ئایا عێراق دەتوانێت شەڕی تیرۆر بکات یان لێکەوتەکانی ئەم داوایە چیە بێت؟ سەرەتا سڵاوڕێزم بۆ بەڕێز سۆڤان خان، سڵاوڕێزم بۆ هەموو بینەرانی کەناڵی ئاسمانی کوردستان 24. ئێمە سەبارەت بە مانەوەی هێزەکانی ئەمریکا لە دوای 2003ەوە و کە دوو ڕووداوی گرنگ لە عێراقا ڕوویە، ئەوەی پەیوەستە بە ڕوخانی ڕژێمی سەدام، ڕژێمی بەعسی لە ناوچوو لە 2003 و هەروەها 2014 کاتێک داعش لە پایتەختی عێراق نیزیکە بێتەوە لەلایەن داواکاری خودی حکوومەتی فیدراڵی داواکرا کە هێزەکانی ئەمریکا بۆ پەرشدانەوەی هێرشەکانی داعش هێزی سەربازی خۆی بنێرێتە عێراق. لەبەرەوە سۆڤان خان، ئێمە لە ئیطاری قانونی دەولیدا یاخود ئەوەی پەیوەست بێت بە یاسا ناوخواکانی عێراق، ئێمە لەبیر نەکەین دوو بڕیاری نێودەوڵەتی زۆر گرینگەیە. ئێستاوەی لە راپۆرتەکەی بەڕێستان کە پنتاگۆن ئاماژەی پێکردووە و هەروە وەزارەتی دەرەوەی ئەمریکا کەمانەوەی یاخود هاتنی ئەم هێزانە لەسەر خودی داواکاری حکوومەتی عێراق بووە لە 2014 و پێش 2014 وەکو من ئاماژەم پێکرد سۆڤان خان لە 2003 بۆ بینەرانیش ڕوون بێتەوە و بۆ بەرپرسانی عێراقیش. ئێمە لە نەوەتا کاتێک حکوومەتی بەعس هێرشەکاتە سەر کوێت بڕیارێک لەلایەن ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بە ژمارە 660 دەرچوو بە پێ فەسڵی حوتی میثاقی ئومە متحیدە یاخود بڵێ کارنامەی نەتەوە یەکگرتووەکان ئەوە بۆ هێزی سەربازی لە دژی عێراق بەکارهێنرا لە دەوڵەتی کوێتە و عێراق مامەڵەی لەگەڵا کرا چونکە خەرقی قانونی نێودەوڵەتی کرا خرایە ژێر فەسڵی حوتەوە. وەکو من ئاماژەم پێکرد لە بڕیاری 660 ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی لە 2007 کاتێک ئەنجومەنی ئاسایش هەوڵ ئەیات لەسەر ئاستی نێودەوڵەتی شەرعیەتێک بدۆزرێتەوە بۆ مانەوەی هێزەکانی ئەمریکا، چکە لە 2003 لە بیر مەکەن کاتێک ئەمریکا با بڵێن ڕژێمی بەعسی ڕوخان بە قەرارێکی مەجلیسی ئەمن نەبوو، ئەوە بوو لە دوای ئەوەی هەڵبژاردن ئەنجامدرا و حکوومەتی عێراقی نوێ پێکێنرا ویستیان قەرارێکی نێودەوڵەتی دەربچێ. هەڵبەتە ئەم بڕیارەش بە ژمارە 1990 محەممەد شیع سوودانیە کە لە کۆنفرانسی تایبەت بە ئاسایش لە جیهانە باس لە کشانەوەی هێزەکانی ئەمریکا دەکات. دەمانێت بزانین لێکەوتەکانی داواکردنی کشانەوەکە چی ئەبێت و ئایا عێراق دەتوانێت پارێزگاری لە خۆی بکات؟ ئەمە مەبەستمانە. بەڵێ سۆڤان خان ڕاستە، بەڵام وەکو من ئاماژەم پێکرد یعنی لە سەرەتایە کاتێک سۆدانی یاخود حکوومەتەکەی ئەتوانێت لە ڕێگەی چەند ئالیاتێکی دستوری یان قانونی ئەوەتە یان ئیتیفاقیە استراتیژیەکەی وەکو من ئاماژەم پێکرد 2008 کە لە مادەی سویەکە زۆر ڕوونە مانەوەی ئەم هێزانە بۆ ماوەی 3 ساڵە یاخود ئەم ڕێکەوتنە یاخودیش ئەو بڕیارەی کە خۆی حکوومەتی فیدراڵی لە سەردەمی نوری مالکی کە سەرۆک وەزیران بووە داوای کردووە کە هێزەکانی ئەمریکا لەژێر چەتری هاوپەیمانی نێودەوڵەتی بۆ بەگژاچوونی ڕێکخراوی تیرۆریستی داعش، ئێستا عێراق هەوڵایە من لە بەڕێزت تێگەم عێراق لە چەند هەنگاوێکە ئەوێت لە ڕێگای دەسەڵاتی یاسادانانەوە پەرلەمان لە ڕێگای پرۆژە قانونێکەوە بە تایبەت ئەوەی ئیطاری تەنسیقی لە عێراقا کە خۆی لە کوتلە سیاسیە شیعەکانە بێنێت لە ڕێگای گەڵاڵەکردنی پرۆژە قانونێک لە پەرلەمانی عێراق دەتوانێت ئەو داوای بخاتە بواری جێبەجێکردنەوە و هێزی هاوپەیمانان بکشێتەوە؟ نەخێر، چونکە پێش 2 ڕۆژ
پەرلەمانی عێراق ویستی دانیشتنێک یاخود ببەسترێ بۆ دەرکردنی قانونێک بەم شێوازە بۆ زانیاری بەڕێستان نیسابی انعقادی جەلسە نەک نیسابی ڕێژەی یاسایی دەنگدان لەسەر پرۆژەکە تەواو نەبوو لەبەرەوە وەکو چۆن بڵێن ئەو گەڵاڵەکردنی ئەو پرۆژە قانونە شکستی هێناوە دیومان لە نەشیعەکان یاخود بڵێن لەناو بەیتی سیاسی شیعی گلەییان لە یەکتر دەکرد بەوەی کە ئێوە لە دەستگایەکانی ڕاگەاندن ئیدعا بە دەرکردنی هێزەکانی کەواتە بەشێک لە شیعە بوو خۆشیان ئەوانیش نایانەوێت کە هێزەکانی هاوپەیمانان لە عێراق دەربچن ئەی بۆچی دەیانەوێت تۆپەکە بخەنە ساحە و مەیدانی سونە و کوردەوە سۆڤان خان یعنی با بۆ بینەرانی شوازح بێ ئێستا پێکاتەی سونەش وە کوردیش هەست بە مەترسیەکانی کات دەرچوونی هێزەکانی ئەمریکا لە عێراقیان کردووە یعنی ڕادە گەیشتۆتە ئەوەی کە بەداخەوە یەکێک لە پەرلەمانتارەکان ئاماژە بەوە دەکات ئەگەر هاتوو لایەنی کوردی بەشداری دانیشتنەکانی پەرلەمانی عێراق نەکات سەبارەت بە دەرکردنی هێزەکانی ئەمریکا ئەوە ئێمە پرسی بوجە ڕەنگە کێشەی تری بۆ دروستکەین لەبەر ئەوە ئێستا کاتێک لە دوای 2011 یعنی بۆ زانیاری بەڕێستان بەپێ ئەو ئیتیفاقیە استراتیژیەی کە من ئاماژەم پێکرد کە بۆ ماوەی 3 ساڵ بوو لە 2008 بەسترا 2011 کۆتایی پیا لەگەڵ دەرچوونی کۆتا سەربازی ئەمریکی مارێنس هەر ڕۆژێک لە دوای ئەوە جێگیری سەرۆ کۆمار کە تاڕق هاشیمی بوو لە پێکاتەی سونە بە مادەی 4 تیرۆر ئەوسا لە کاتێک کە نووری مالیکی سەرۆک وەزیران بوو بڕیاری دەستگیرکردنی بۆ دەرچوو لەبەر ئەوە من پێم وایە سونەش درکی بەوە کردووە سونەش دەزانێ کاتێک ئەگەر هاتوو ئەو هێزانە لە عێراقا پاشەکشە بکەن ڕەنگە خوان ئێستا مەتاڵیبیان زیاد بووە داوای پێکەنانی هەرێمێکی سونی دەکەن لەبەرەوە من پێم وایە ئەگەر لە قانونیەکەشەوە سەریکەی یعنی من بۆ ویستم بۆ بەڕێست و بۆ بینەرانیش دوو بڕیار لەلایەن مەجلیسی ئەمنەوە کە دەرچووە کاتێک 660 دەرچوو لە نەوەتەکە لە ساڵی نەوەتە و هەروەها 1970 بۆ دەرچوو لەلایەن ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەت لەبەرەوە عێراق هەڕەشەیە بۆ ئاسایش و ئاشتی نێودەوڵەتی خۆ پرسەکە تەنها عێراق نییە ئەوەی کە کوتلە سیاسیەکان ئیدعای ئەکەن و زۆر جاریش ئەوان کە دەڵێن ئەبێ ئەم هێزانە پاشەکشە بکەن ئەگەر سەری واقعی ناوخۆی عێراق بکەیت دەوڵەتێکە میلیشیا بەڕێوەیە بڕۆ بۆ مادەی 9 دستور ئەڵێ نابێ هیچ میلیشیایەک پێ بێنێ ئەگەر لە خۆیان پرسیار بکەن ڕەنگە بڵێن ئێمە بە کورتی بەڵێ بەڵێ ئێمە سپاس دەکەین دکتۆر ئازاد پێم وایە عێراق بەڵێ عێراق خۆی لە حاڵەتێکی لا دستوریە عێراق خۆی لە حاڵەتێکی وەکو چۆن بڵێ مؤسساتیە بڕیار نییە بتوانێت بڕیاری خۆی باوە دەرکردنی هێزەکانی ئەمریکا من پێم وایە تەنها لە چوارچێوەی دروشمامێنێتەوە شارەزای یاسایی و سیاسی لە سلێمانی و میوانی ئێمە بوویت سپاس دەکەین